بەناوی خوای گەورە و میرەبان ئێمە وەک مامۆستایانی وانەبێژی پەروەردەی سەی سادق دەنگی ناڕازیمان دەخەینە پاڵ سەرجەم مامۆستایانی وانەبێژی کوردستان. ئێمەی مامۆستایانی وانەبێژ چینێکی مافخورا و پەراوێزخرای و پرۆسەی پەروەردە و فێرکردنی کوردستانین. ئێمەی مامۆستایانی وانەبێژ کە نیوەی مامۆستایانی پەروەردەی سەی سادقمان پێکێناوە ئەرکێکی زۆرمان لەسەر شانە و هیچ مافێکمان نییە. بۆیە لێرە کۆبووینێتەوە بڕیاری بایکۆتکردنمان داوە. ناچینەوە ناوەندەکانی خوێندن داوای مافی خۆمان دەکەین لێرە. لە سۆنگەی هەستکردنمان بە پرسیارەتیوە ساڵی پار ساڵی ڕابردوو کە بۆ ئەوەی نزیکەی 22,000 خوێندکار مافی خوێندنیان بە فیرۆ نەچێت لەسەر پێشنیاری بەرز مامۆستا سۆران چوینەوە ناوەندەکانی خوێندن و بۆ ئەوەی پرۆسەی خوێندنیم ساڵ وەکو پاری لێنەیەت لێرە تەنها مافێکمانەوەیە تەنها داوای مافی خۆمانەکەین دابمەزرێنی و تەواو. برای بەڕێزم ئەمڕۆ ئێمە چەندین ساڵە لە 2014 حکوومەت یاریمی کوردستان پەنای بردوتە بەر مامۆسای وانەبێژ کە ئەمیش کرێ ڕۆژانەیەەکە بۆیە مامۆسایانی وانەبێژ بە کورتی و پوختی بە دەسەڵاتداران یاریمی کوردستان ئەڵێن بە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەڵێن بە خودی دکتۆر ئالان ئەڵێن کە ئێمە بەم شێوازە ناتوانین بژین نقطەسەری دێڕێت خۆمە قسەی ناوێ تۆ ئەگەر ناتوانانی ئێمە بکەی بە هەمیشەی ناتوان دامەد مەزرێنی ئیتر بڵێ بڕۆن و ماڵەوە ئەمە هەنی یەک و یەک دووەکە هەموو دنیا بێن ئەم هاوکێشە ناگۆڕی بیکا بەسێ ئێمە مامۆسایانی وانەبێژ داوای دامەزراندنەکەین تکایە بێنە سەرخەت ئێمە چەندین ساڵە ڕایەکێشین ئەم حکومەتە بە حکومەتی خۆمان نەزانی کەس دژی ئەم حکومەتە نییە بەڵام بەم حکومەتە ئەڵێین مامۆستایانی وانەبێژ بەم شێوازە گوزەرانیان نییە مامۆستای وانەبێژ کرێ چییە مامۆستای وانەبێژ مناڵی وردە مامۆستای وانەبێژ لە ئیشێکی ترێ بێ بە بۆنی وانەبێژیەوە بۆیە تکایان لێکن بە تکا بێنە سەرخەت یعنی دامەزراندنی 22,000 مامۆستا بۆ حکومەت یاریمی کوردستان ئەو کارێکی قورس نییە ئەگەر جاران بەراورد دەکەین ئەڵێن حکومەت یاریمی کوردستان جاران نەوتەکەیدا بە $20 بە $30 بە $40 برای بەڕێزم ئێستا هەفتای تێپەڕان نەوت کاریەکانی ئێمە داواکاریانەیە کە هەر لە سەرەتاوە باسمان کردووە لەسەریشی جەختمان کردوتەوە سووریشین لەسەر ئەو داواکاریانە تەنیا داواکاری ئێمە دامەزراندنە چونکە بەڕاستی لە ئەرکا وەکو یەکین لە مافا ئێمە هیچ مافێکمان نییە سەرەتاییترین ماف کە بریتە لە موچە ئێمە حسابکە هیچ موچەیەکمان نییە وەکو خۆبەخشێک داوامەکەین لەگەڵ ئەوە ئێمە پارەی هاتوچۆین پارەی کرێسەیارە و هاتوچۆ دەین لەگەڵ ئەوەشە کە ئێمە ئیجازەی دایکایەتیمان یەکێکە لە شتەهرە گرنگەکان ئیجازە بۆ نەخۆشی من 7 ساڵە وانەبێژم هەتاکەی وانەبێژ بم